یەکێک لە نەریتە جوانەکانی مانگی ڕەمەزان لە قەزای هەریر ئامادەکردنی خواردنی 250 کەسە هەموو ئێواران لە مزگەوتی گەورەی هەریر لێرە خواردن بۆ ڕۆژوانان ئامادەکرێت. دوو هاوسەری دانیشتووی هەریر بە ئەم پێچووی خواردنەکە لە ئەستۆگرن یا 3 ساڵە ئەم خواردنە ئامادەکەن بەبێ ئەوەی کە هیچ کەسێک بزانێت کە ئەوانە چێن بێ ئەوەی خۆیان ئاشکرا بکەن. ڕۆژانە خواردنی 200 بۆ 250 کەس ئامادەکەن. ئەمانەی کە لێرە نانەخۆن هەم کەسانی کەم دەرامەتن، هەم خەڵکی هەریرە، هەم ئەو میوانانن یاخود ئەو هاوڵاتیانن کە لە کاتی بەربانگدا ئەگەن بە هەریر دێن لێرە 3 ساڵ لەسەر یەکتری ئەم خوانە جگە لە بەربانگ و ئامادەکاری بۆ ڕۆژ و شکاندن خوانی ئێوارەش ئامادە ئەکرێ و خەڵکێکی زۆر لێرە بەیەکەوە نانی ئێوارە ئەخۆن. ئەمە نێو مزگەوتی گەورەی هەریرەوە دیارە ئێستا کاتی بانگ نزیک بۆتەوە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی لێرە نانی ئێوارە بخورێت. هەموو ئێوارەیەک بەم شێوە لێرە خواردن ئامادەکرێت.